لاو هاوڕیان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازەی هەواڵ و زانیاری. طبعاً هەواڵ و زانیاری زۆرە و ئیتر ئێستا ئەمە لە کۆتایی ساڵین زۆربەی کۆمپانیاکان فۆکەسیان خستۆتە سەرەوەی زۆرترین بەرهەمەکانیان بڵاوکەنەوە یان زۆرترین دەنگۆ بڵاو بێتەوە سەر بەرهەمەکانیان. بەس پێشەوەی بچینە ناو ئەخباری و هەواڵ و زانیاری کۆمپانیا تەکنۆلۆجیەکان و ئەو کۆمپانیانەی کە من زۆر حەزم لێ زانیاری و هەواڵ بزانم لەسەریان، لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن. لەبەرەوەی 145 ئەو کەسانەی کە تەماشای ڤیدیۆیەکانمان دەکەن تا ئێستا سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردووە، هەروەها ئەگەر دەزانن ڤیدیۆیەکانمان سوودیان هەیە تکایە ڕەفیقەکان و برادەرەکان و کەسوکارەکان بێ بەشمەکەن لەو یارمەتیە کە ئێمە هەوڵ دەدەین بیگەینین بە ئێوە. با دەست پێکەین. طبعاً ئەو مانگەی مانجی 11 کۆمپانیای تێسلا بە فەرمی سایبەر ترەک بڵاو دەکات و ئۆپی کە بێ کە 2 ساڵ پێش ئێستا بڵاو بۆ و دەنگویەکی زۆر لەسەری بڵاو بۆ کە کاتێک ئیلۆن مەسک لەسەر ستەیجەکە بە تەواوەتی دەڵێ ئەو سیارەیە وەکو مدەڕعەیە و هیچی لێ نایەوشتیوە بە هەموو قۆتی خۆیان بەردەکە ئاسنەکە لە جامی دەدەن زامەکە دەشکەیان تووشی سەدمەکی ئەوە دەبین. ئەو کات بیرمە هەندێک تەقریر و شتیواشم خوێندەوە تەسیری لەسەر پشکی کۆمپانیای تێسلاش کرد لەبەرەوەی ئەو مزداقی و ئەو ڕاستگۆیەیە کە کۆمپانیای تێسلا هەیبوو تۆزێک لە دەستیدا لەبەرەوەی ئەو شتانە ئەو شتە بەسیتانە زۆر لە تەسیل لە نرخی پشکەکان دەکات لە بۆرسە. ئیتر C11 بە تەواوەتی بەردەست دەبێ و مواسفات و نرخەکانی و کەی بەردەست دەبێ ئەو شتانە بۆیە چاوەڕام بن. ئەگەر حەستان لێ ڤیدیۆ لەسەر سایبەر ترەک و لەسەر زۆربەی سیارەکانی تێسلا ئەگەر حەستان لێ دروست دەکەم. ئەو ئەخباری یەکەم. ئەخباری دووەم کۆمپانیای وان پلەس بۆ 5/12 ئەو مانگە لە سین بۆ یەکەمین جا وان پلەس 12 بڵاو دەکاتەوە کە ئەوە نوسخەی سینە لەوانەیە مانجی یەک نوسخەی گلۆبەڵی بڵاو بکاتەوە کە مۆبایلەکە چۆن دەبی و پرۆسەری سناب دراگۆن 8 Gen 3 و ئەو شتانەی لەسەر دەبی. طبعاً ئێستا ئەگەر بزان زۆربەی مۆبایلەکانی دنیا زۆربەیان مۆبایلەکان بۆرینگ بووینە، هەموو مۆبایلەکان بەیەک دەچی، ئەو پرۆسەری نوێ دادنێ، ئەو کار شاشەوە لێ دەکە، ئەو ڕفرش ڕێتەکەی ئەو هالێ دەکە، ئەو شاشەکەی ئەو هالێ دەکە، ئەو کامڕەکەی گەورەتر دەکە. یعنی شتێک نییە وات لێ بکا بڵێ واو ئەو مۆبایلە بە تەواوەتی جیاوازە تاکە کۆمپانیا کە بە تەواوەتی کە باسی ئەو شتە ینی تۆزێک کۆنسپتی سمارتفۆنە بۆرینگەی ئێستا کە هەمانە جگە لە مۆبایلە فۆڵد و فلیپەکان کۆمپانیای نەفینگە کە توانی لەو بۆکسە بێتە دەرێ شتێکی بەسی شتێکی تایبەتر بۆ دروستکاتن بە دروستکردنی نەفینگ فۆن 1 و 2. لەسەر ئەوەی کە باسی نەفینگ فۆن دەکەین ئاگاتان لێ وەک ڤیدیۆیەکانی پێش کە باسم کرد کە کۆمپانیای نەفینگ ئەوەی بڵاو کردەوە کە دەتوانین لەناو مۆبایلەکانی دەتوانی ئەپڵ ئایدیەکان ساین ئین بکەی و لەگەڵ ئەوانەی کە ئایفۆن یوزەرن بەکاری بێنن و ئای مەسج قسە بکەن. طبعاً ئەو فکرەیە لە دوای 2 ڕۆژ لەدایک بوونی هەر یەکسەر مرد. ئەو ئەپلیکیشنەی کە ناوی نەثینگ مەسجز بوو بێتا بوو لە ناو گوگل پلی لابرا لەبەرەوەی پڕ بوو لە بەگ لەبەرەوەی مۆزوعی سکیورتیە بۆ ئەو کۆمپانیای کە هەڵدەستا ئەو کە تۆ ساین ئینت دەکرد ئەپڵ ئایدی تۆی دەخستە ناو ئەو سێرڤەرانەی کە ریمۆتلی لەسەر ئەو ماکمینیانە دانراوە بۆی بتوانانی کۆنێک لەگەڵ ئایفۆن یوزەرەکان بکەی لە ڕێگای ئای مەسجەوە. ئەو کۆمپانیاش بە تەواوەتی وازی لە هەموو ئەکتیڤیتی و نەشاتەکانی خۆی هێنا. ئیتر ئەو مەشروعە بە تەواوەتی فەشەلی هیناوە. طبعاً ئەو نوع مەشروعانە مۆزوعی سکیورتی لەوانەیە لای خۆمان سکیورتی زۆر گرنگ نەبێ، بەس لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا ئەوانە سکیورتی یەکێکە لە هەرە گرنگەکان کە زۆربەی خەڵک و کۆمپانیەکان گرنگی پێدەن. طبعاً لەسەر ئەوەی کە باسی ئای مەسج و ئەوشتانتان بۆ دەکەم ڤیدیۆکتریش پێشتر باسی ئەوم کرد RCS کە ریچ کۆمنیکیشن سرویسز ئەو نوع نیزامە مەسجەی کە زۆربەی کۆمپانیەکان هەوڵ دەدەن پێکەوە وەکو یونیڤەرسال پۆرت وەکو USB Type-C هەموو پێکەوە بەکاربیێنن. کۆمپانیای ئەپڵ کە دژی بوو ئەویش بە زەبری ئیتحادی ئەوروپا لە دوای ساڵی 2024ەوە هەموو ئایفۆنەکان سەپۆرتی RCS دەکەن. یعنی تۆ دەتوانی قسە لەگە هەموو ئایفۆنەکان بکەی لە ڕێگای ئەپلیکیشنەکە وەکو SMS وایە بەبێ ئەوەت هەبێ بەبێەوەی وەتسەپ هەبێ ڤایبەر هەبێ ئەو شتانە، بەس هەر ئای مەسج بۆ ئایفۆن یوزەرەکان هەر دەمینێ بۆی قسە لەگەڵ یەکتر بکەن. هەروە لەسەر ئەوەی کە باسی ئەوتان بۆکەم ئایفۆنی تازە کە ئایفۆن 16 احتیمالێکی زۆرە وەلو زووە بۆ باسکردن بە زۆربەی دەنگۆیەکان و ڕومەرەکان باسی ئەوە دەکەن کە ئایفۆنی تازە احتیمالێکی زۆرە نوسخەیەکی تازە دەربچێتن بێزگە لە پرۆ ماکس ئایفۆن لەوانەیە پرۆ ماکس ئەلترایان پرۆ ئەلترا دەرسیان ئایفۆن 16 ئەلترا دەرچێت. طبعاً پێشی باسی ئایفۆن 16 تان بۆ بکەم ئەو لە ئەو ئایفۆنە تازانە 16 و 16 پلس و 16 پرۆ 16 پرۆ ماکس و ئەوانە هەر هەمویان پرۆسەری تازەی A12 لەسەر دەبی کە لەسەر میعمارەی 3 نانۆمیتر دیزاین دەکرێتن وەکو ئایفۆنەکانی پێشوونیە کە ئایفۆنە پرۆیەکان پرۆسەسەری ساڵیان لەسەر بێ ئەویش پرۆسەسەرە کۆنەکانیان لەسەر بێ. احتیمالە نوسخەی پرۆسەسەر
پرۆسسەرە تازەکانی A18 ئەوانەی لە پرۆماکسیە ئەوانە A18 پرۆبی ئۆکانتر A18 بێت تۆزێک وەکو ئەو پرۆسسەرەی سناپدراگۆن Gen 2 هەروە Gen 3 کە نووسرا مێد فۆر گەلاکسی تۆزێک ئۆڤەرکلۆک کرا لەوانەیە تۆزێک هندێک دەستکاری کرابێ بۆ پرۆماکسەکان بەس ئەو مۆبایلی کە زۆرترین دەنگی لەسەرەکە ئەویش پێی دەڵێن ئەلترا ئەو لەوانەیە پرۆسەری ئێمەکانی لەسەر بیان M2 یان M3 بەس بەبێ پرۆ بەبێ ئەلترا و بەبێ ماکس و هەروە لەوانەیە کامێرەیەکتری بۆ زیاد بکە لەوانەیە تۆزێک شاشکی گەورەتری بێ لەوانەیە سپیکەرەکەی بە تەواوەتی بکرێتە ستوریۆ نەک سەماعی گوێ بەکاربینی وەک ئەمپلیفایرێک بۆ سەماعی یەکەم لەوانەیە بە تەواوەتی بکرێتە ئەوە لەوانەیە سەپۆرتی قەڵەم بکاتن لەوانەیە ئەو دەنگویان هەمووی لەوانەیە ئەو مواسفاتانەی کە زۆر بۆی بتوانێت ئایفۆن و بفرۆشرێ بۆ نرخە بەرزەی و ئەپڵ پوش کاتن بۆی خەڵک بیکڕێتن سەر $1500 و هەرچی مواسفات هەیە کە بتوانێت لە ئایپاد و لە ماک و لە ئایفۆنی ئەمووی بخاتە ئەو مۆبایلی کە ناوی لێنێ ئەلترا بۆ ئەوی ببێتە منافسی ینی مۆبایلێکی بە تەواوەتی ئەلترا لە هەموو ئەسپێکت و ڕووەکەوە طبعاً لەسەر بینەوە سەر گەلاکسی S24 ئەلترا زار هیچ دەنگۆیەک نیە غێری ئەو ڕسمانەی کە بڵاوبوونەوە کە باس لەوەی دەکاتن کە شکل و شتەکە بۆم باسکردن بەس لەوانەیە بێزڵەکانی زۆر بچووکتر بنەوە و لە هەمان کەشدا بێزڵەکانی یونیفۆرم بیان یەک پۆشی ینی هەمووی بێزڵەکە لە هەموو چوار ئیتیزاهەکە وەکو یەکبی بەبێ گەورەکردن و بەبێ کتکەکردن طبعاً ئەو ڤیددیۆی وتم بە خێرایی باسی تۆزێک ئەخباری تەکنۆلۆژیا ئەو شتانەتان بۆ بکەم هەروە ئیشاڵڵا ڤیددیۆیەکی تازە ئیشاڵڵا لە ڕێیە لەسەر ئەو تەکنۆلۆژیا و ئەو شتانێک کە دەچینە ناو مانگی 12 بزانین هەواڵ و زانیاری تر چی هەیە و بە هیوای ڤیددیۆی تازە